پارچە زێڕەکیان بردیە لە داکەم بەس بە خۆمان قوتار بەس دەستەمان قوتار بووە. بینەرانی پایتەخت میدیا سلااوتان لێبێت لە گەڕەکی هەولێری نوێن لە هەولێری پایتەخت دیارە پێشنیوەڕۆی ئەمڕۆ کاتژمێر 11 دوو کەس هاتوونەتە سەرماڵێک و هەولی دزینی کەلوپەلی نێو ماڵەکەیان داوە کاتێک ئەندامانی ئەم خێزانە لە شیرینی خەودا بوون بەبوونەی ئەوەی کە لە مانگی ڕەمەزان عادەتەن خێزانەکان بەرەورد بە پێش ڕەمەزان درەنگتر هەڵدەستن هاتوونەتە سەر ماڵەکە و چەند پارچەیەک خشتیان بردووە و دواتر ئاگریان لە ماڵەکە بەردەوە و ڕایان کردووە. من پێم خۆشە گەر کامێرەبانەکەمان هاوکار بێتن دیمەنەکانی نێو ماڵەکەتان بوو بگوازینەوە بە پێی زانیاریەکانی پایتەخت میدیا کە لە شایەت حالەکانی ڕووداوەکە وەرمانگرتوون دیارە کاتژمێر نزیک 11 پێشنیوەڕۆی ئەمڕۆ دوو کەس کە دەمامکدار بوون و دەستکێشیان لە دەست بووە هاتوونەتە سەر ئەم ماڵە کاتێک کە ئەندامانی خێزانەکە لە خەودا بوون هەڵبات ئەم کەسانەی لێرە نیشتەجێن خێزانێکی حەوت کەسین وەک دەگوترێت هاوسەری ئەو کەسەی کە خاوەنی ئەم ماڵەیە باسی کردووە شاید حالەکان بەم شێوەیە بوو پایتەخت میدیا ڕوونیان کردەوە کەوا لە شیرینی خەودا هێرشی کراوەتە سەر و یەکێک لەو ملوانکانەی کە لە ملی بووە هەولی پچڕاندنیان داوە و بووە زیانی زۆری بەرکەوتووە و ملوانکەکەیان بردووە دواتر گریان لە ماڵەکە بەرداوە ئاگریان لە ماڵەکە بەرداوە و شوێنەکەیان بەجێ هێشتووە. بەهۆی ڕووداوەکەوە دوو کەس زامدار بووینە یەکێک لەوانە کوڕێکی ئەم ماڵەیە کە تەمەنی 17 ساڵە و ئەوەی تریشیان هاوسەری خاوەن ماڵەکەیە کە تەمەنی لە نێوان 45 بۆ 47 ساڵێک دەبێت. من لەگەڵ شاید حالەکان لێرە قسەم کرد ئەوان باس لەوە دەکەن کە ئەمە خێزانێکی زۆر بێکێشان کێشەی کومەڵایەتیان نییە لەگەڵ هیچ کەسێک ناکۆکییان نەبووە و گومانیان لە هیچ کەسێک نییە. سعات 11 و چارێکاتمەوە ماڵەکە ئاگری تێبەر بوو یعنی هیچ شتێک نەبوو ئەمم بچم بیکەم ئاگرەکەی بکوژێنمەوە چکە ئەم ماڵەکە یەک پارچە ئاگر بوو ئەوەندەی کردم چوومە خوارێ بخۆم بەناو ئاگریدادا لەوەی کە گوتی بوویان عەلەسەس برایەکەم ئینقازکەم برایەکەم لە ژۆرەیە ئەویش نەمدیتەوە دوای گوتمان لە ژۆرە نیە دیارە چیتە دەرێ یان چتە برادەران یەکێک لە دوو برایەکان دوو برابوون چوونە سەرێ گیان لە دەنجە ڕەوەندی بوو چوومە سەرێ لە ماڵە جیرانەچی ڕەوەندیش برامە بەڵێ چوومە ماڵە جیرانەچی دەرکەی سەرێ یعنی کردمانەوە یعنی ڕەشاتیەکی ئەوەندە زۆر هەبوو چاوت قەپات کرد باکو بوو هەر ئەو هابوو هیچ شتێک لە ماڵی دیار نەبوو هیچ شتێک قالبی خۆم تەڕ کرد تیشەرتێکی ڕەشم لەبەر بوو لە دەوی خۆمنا چین قوتارمان کرد الحەمدولله. ئەو کاتە 5 کەس لە ماڵێ بوون ماڵەوەمان من و باوکم لەسەر کار بوون نازانم پارچە زێڕەکیان بردیە لە داکەم هەر ئەوەندە ئەوەندە هات ئێستا دیارە ئەوان کەش یعنی ئەوی ڕاستیبی هەتا ئاسایش گوتیەمە هەتا لێکۆڵی ئاسایش و مکافع زۆر سوپاسیان دەکەم دەستی برا گەورەیان لەمە درێژ کرد یعنی سوپاسی مووقیفیان دەکەم ئەوەی ڕاستیبی بەو ڕۆژی لەیلەتول قەدرەی بە مانگی ڕەمەزانی الحەمدولله سوپاس و ستایش لۆ خوای گەورە بەس بە خۆمان قوتار بەس دەستەمان قوتار بووە نە جلمان نە پارە نە یعنی تقریبا من سێتەپەکەم هەیە PC نازام دوای ئەگەر پیشان بدەن لەک نەخۆتان ئەنی پارەکی زۆرم لێ سەرف کردبوو هیچ شتێک نەما هیچ هەمووی بیتە پێش ئەوانە بوون کەلوپەلەکانی جەنابەت وایە بەڵێ ئەوە تقریبا مۆنیتەرەکەم ئەو مۆنیتەری دووەم ئەوەش مێزی ئاری گەیمینجی یعنی هەموو لە تقریبا ئەمن لە منداڵیەوە هەموو هیوایەتەکەم لە منداڵی هەموو هیوایەتەکەم ئەوە بوو کۆمپیوتەری بکڕم الحەمدولله هیوایەتەکەم بە ئیشکردنی خۆم لە مانجیدەوە یعنی ئەوە کردو ئینامەدی ئینشاءالله خوا تەعویزمان دەکاتەوە لە مانجی ڕەمەزانێ لەو ڕۆژە لەیلەتول قەدری الحەمدولله خوا هەموو لایەکتان سەلامەت بکات.